بەداخەوە کە دەسەڵاتداران دەبێ ئاگادار بن و ئەمە بژمارەمان لەلایە دۆکیومنتمان لەلایە ئەویش بریتێ لە هاتوچۆ یانی تەلەبەیە کە بووە قۆناغی ئامادەی لێکێ لە لادەکانی منتیقەی سەنگاو دایک و باوک ناتوانن هۆکاری گواستنەوەی بۆ گوازنەوەی بچێ بۆ سەنگاو بۆ ئامادەی وازی لە خوێندنێناوە لە هەندێک لادەکانی شارباژێڕە لادێکەی خۆیان بۆ نمونە مەسەلەن ئامادەی تێدا نییە دەبێت بێت بۆ ماوەت یان دەبێت بێت بۆ عربەت یان دەبێت بێت بۆ نمسن بۆ هەڵەبجە یان دەبێت بۆ تەوێڵە و بیارە بێت کاتە نەیتوانی و هاتوچۆ بکە دایک و باوکش نەیتوانی و ساری بۆ دابینکە نەیتوانی و تەکسی بۆ دابینکە کاتە ئەمەش بەشێکی تری هۆکارەکانی وازێنانەکە لە داهاتووە کێ باجەکەی داتەوە ئەو گەنجە جوانە ئەو کچە باجەکەی دەداتەوە ئەو کوڕە باجەکەی داتەوە ئەزانم ئەمە دەبوو حکوومەت پاسێکیان بۆ دابینکە دەبوو حکوومەت و هۆکاری گواستنەوەی بۆ دابینکە دەبوو حکوومەت بیری لەوە بکردایەوە بۆ نمسن لە چەمچەماڵ داخلیەک هەبوایە بۆ ئەو کچ و کوڕانی کە لە چواردەوری چەمچەماڵە ناتوانن ئامادەی بخوێنن و لە لادێکی خۆیان ئامادەی نییە داخلیەک بۆ کچان داخلیەک بۆ کوڕان حکوومەت سەرپەرشتی بکردایە بە جوانی بۆ مەزبوطی و دایک و باوکش دڵتامین بووایە لە کچەکەی خۆی لە کوڕەکەی خۆی کە شوێنێکی شیاوی هەیە و کچەکەی تووشی غەڵەت نابێت کوڕەکەی تووشی غەڵەت نابێت و تووشی هەڵە نابێت و هەتاوەکو ئامادەی تەواکات ئەو وەختە ئەچووە زانکۆ و پەیمانگا وەکو هەموو ئەو خەڵکانی تر کە ئێوەش حەستان لێ دەچووە زانکۆ دەچووە پەیمانگا لە زانکۆ پەیمانگای داخلی هەیە و خوێندنێکی خۆی بە جوانی بە مەزبوطی تەواو دەکات کەوەش بۆ خۆی خاڵێکی ترەکە بەداخەوە لە کوردستانی خۆمانە هەیە کە بەتابەتی لە لادیەکان یان جاری وایە لە ناحیەکانیشە هەندێک خوێندن هەندێک وەکو پێویست نییە جا خوێندنێکی ئیسلامیە ئامادەی ئیسلامی نییە خوێندنێکی هونەریە ئامادەی نییە خوێندنێکی بواری وەرزشە بۆ نمونە ئامادەی وەرزش یان پەیمانگای وەرزشی تیانە قوتابی بەڕێزەکە وازی هێناوە لە خوێندن و یان سناعە و تیجارێ نەیتوانی بچێتە زانکۆ و پەیمانگایەک وەکو پێویست وازی هێناکاتەوەش هۆکارێکی ترەکە بەداخەوە ئومێدەکەم ئینشاڵڵا ئێوە لەو جۆرە نەبن.